پێشانگایەکی ئۆتۆمبیل لە شاری سلێمانیدا کراوەتەوە کە بۆ ئۆتۆمبیلی وەرزشیە ماوەی 2 ڕۆژە دوێنێ دەستی پێکردووە لە ئێستادا کە لەگەڵێ قساکەین پێشانگەکە بەردەوامە و هەتاوەکو سەعات 10 ئەو پێشانگایە دەمێنێتەوە. گەورەترین پێشانگەی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی کراوەتەوە کە دوێنێ دەستی پێکرد و ئەمڕۆژ پێشانگەکە بەردەوامە. جیاواز لە ئیڤێنتەکانی دیکە لە پێشانگەکانی دیکە زۆرترین ئۆتۆمبیل بەشداری تێدا کراوە کە ئۆتۆمبیلەکان پێک هاتوون لە درفت و دراگڕایس و ئۆڤڕۆد و کارشۆ و چەند جۆرێکی تر کە نزیکی 50 جۆر ئۆتۆمبیلی جیاواسی وەرزشی لە پێشانگەکەدا نمایش کراون و بەردەوام سەردانیکەرێکی زۆریان هەیە. ئەم جۆرە وەرزشە لە هەرێمی کوردستان هێدی پەرە دەسەنێت و ئارەزومەندێکی زۆری هەیە کە لە کاتی بوونی پێشانگایە ئیڤێنتێکی لەم جۆرەدا زیاد لە چەند هەزار کەسێک هاوشێوەی وەرزشی تۆپی پێ هەواداران لە خۆی کۆ دەکاتەوە. لە کارگەی کللتوری سلێمانی لە ئێستادا پێشەنگەکە بەردەوامە و گەنجێکی زۆر هەوادارێکی زۆری ئۆتۆمبیل سەردانی ئەو پێشەنگەیە دەکەن.